ئازیزانم سڵاتان لێبێ و ئێوارەتان باش هیوای تەندروستێکی باش بۆ هەموو لایەکتانە خوازم. خۆشحاڵین ئەمیوارەش بە یارمەتی هاوکارانم لە پرۆگرامی باپابند بین لەگەڵ ئێوەی ئازیز و خۆشەویست بەهێگەشتینەوە و لەگەڵتانە بەردەوامە بین. ئەم ئێوارەش وەکو هەموو ئێوارەکانی دیکە میوانداری دوو پزیشکی پسپۆرمان کردووە کە ڕاستەوخۆ لە ستۆدیۆ لەگەڵمانن. ئەم پزیشکە بەڕێزانە لە پرۆژەی پەلەچارەدان ڕۆژانە وەڵامی هەموو پەیوەندیەکانی ئێوە دەدەنەوە، بەڵام ئێمەش ڕاستەوخۆ ئێواران لەگەڵیانە دەبین. هەچ پرسیارێکتان هەیە ئێوەی ئازیز ئەتوانن پرسیارەکانتان ئاراستە بکەن، ئەوانیش لە چوارچەوەی پسپۆڕێکی خۆیاندا وەڵامتانە دەنەوە. دەتوان لە ڕێگەی ژمارە تەلەفۆنەکانی 053 82 00 053 320 54 57 پەیوەندیمان پێ بکەن و تاکو ئێمەش بتوانین وەڵامتان بدەینەوە. لەگەڵتانە بەردەوام ببین میوانی ئەم ئێوارەمان دکتۆر کاوسووە، پسپۆڕی قەستەرە و دڵ کەم ئێوارە لەگەڵمانە میوانە. بەخێر بێ دکتۆر کاوە. سپاس بۆ ئامادەبوونت، سپاس بۆ ماندووبوونی ئێوەش ماندووە بن. پرۆژەی پەلەچارە ماوەیەکی زۆرە بەردەوامە و لە درێژەی کەرەنتینەکردنە و دڵنیام لەوەی کە هاوکارێکی زۆر بوونە بۆ خەڵکی و وەڵامی پەیوەندیەکانتان یاوەتەوە. بێگومان پرۆژەی پەلەچارە پرۆژەیەکی زۆر زۆرور بوو بە تاتی لەم کاتەیە کە خستخانەکان زۆربەی بەستەواریان نەبینی، زۆربەی کلینیکانی دەرەوە داخرا بوو، زۆربەی ڕاوێژکارەکانی دەرەوە داخرا بوو. نەخۆشی ئەمەش کە بەهۆی ئەوەی کەرەنتین کرابوو زۆربەی خەڵک لە ماڵەوە نەیەتوانی بێتە دەرەوە، زۆر زەرور بوو کە پێویستی بە ڕێنماییە، پێویستی بە چارەیە. ئەمەش کە لە ڕێگەی پەلەچارەوە لە ڕێگەی زۆر سپاس بۆ ماندووبوونتان. و دکتۆرێکی دیکەشمان لەگەڵا ئەویش دکتۆر ڕزگار حامد عەبدوڵلا، پسپۆڕی مێشک و دەمار. زۆر بەخێر بێ دکتۆر ڕزگار. سپاس بۆ ئامادەبوونت. خۆشحاڵین کەم ئێوارە بە ڕێزیشتان لەگەڵمانان. وەکو دیارەکە لەگەڵ دکتۆر کاوەش باسی ئەومان کرد کە ئێوە ماندووە بن، ڕۆژانە پەیوەندێکی زۆرتان پێوەکرێت، پرسیاری جۆرا جۆرتان ئاراستاکرێت. سپاس بۆ ماندووبوونتان و سپاس بۆش دووبارە کە خۆشحاڵین ئەم ئێوارە لەگەڵمانن. دکتۆر ڕزگار، ئەمە لە بەڕستەوە دەست پێ بکەم، ڕۆژانە ئەو پرسیارانە چین کە زۆر ئاراستەتانەکرێت لەسەر مێشک و دەمار، بەتایبەت سەرێشێکی زۆر دروستە بێت کە یەکێک لە هۆکارەکانی سەرێشەش قەلەقی و ترسە. لەم فترێشدا خەڵک بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و مانەوەی لە ماڵەوە قەلەقێکی زۆری بۆ دروست بوو. ئەمێ بزانم ئەو پرسیارانە چین کە زیاتر ئاراستەتانەکرێت. بەڵێ دەستە خۆش بێ، زۆر سپاس بۆ ئەم میوانداریە. لە ڕاستیدا بەهۆی ئەم ڤایرۆسی کۆرۆنایەوە کە ئەم ماوەیە کە خەڵک کەمی کەرنتینەکراوە لە ماڵەوە، زۆربەی ئەو نەخۆشانی ئێمە ئەغلەبی زۆریان پێویستیان بەوەیە کە بە شێوەیەکی بەردەوام سەردانی پزیشکەکانیان بکەنەوە. وە گروپێک لەو نەخۆشانش بە تایبەتی ئەو نەخۆشانن کە نەخۆشی سەرێشەیان هەیە، شەقیقە و جەماعەتەکەی. بۆیە لەم وەختەشە هەروەکو ئاماژەشم پێیا پێشتر، یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی شەقیقە قەلەقی، خەمۆکی، تێکچوونی خەو، تێکچوونی باری دەروون، ئەمە هۆکارێکی سەرەکیە لەسەرەوە. بۆیە زۆربەی زۆری پەیوەندیەکان کە ڕۆژانە بۆمانیە ئەغلەبیان یا تێکچوونی خەوە یا وەکو سەرێشەیە، جایتر سەرێشەکە یا خراپە بێ یا سیناریۆکە گۆڕێ بۆ شێوەیەکی تر. و گروپێکی تریش لە نەخۆشەکانیش هەمە ئەوانن کە عیلاجی مزمینیان هەیە و پێویست بە دەستکاریکردنەکە یا وەکو پێویست بە دووبارەکردنەوەکە، وەکو نەخۆشەکانی ڕەغبوونی دەمار و ئەو نەخۆشە مزمینانی کە تووشی ماسوولەکان و هەنێ نەخۆشی ترمان هەیە کە وەکو سەڕ و ئەم بابەتانە کە پێویست بە دەستکاریکردنەکە بە پێی حاڵەتی نەخۆشەکە. بۆیە زۆربەی زۆری نەخۆشەکان لە ئێستا سەرێشەیە ئەگەر بڵێم. ئەی زۆربوونی خوێن ئەوانە نابێتە هۆی سەرێشە، بەتایبەتەم فترەیە ئەوانی کە لە ماڵەوەن خواردنی چەور و قورسیان خواردووە ڕەنگە ببێتە هۆی زیادبوونی خوێنیان. خۆی لە ڕاستیا من باسی نم نەکرد، باسی هۆکارەکانی سەرێشەم نەکرد. ئێمە سەرێشە توانین دابەشکەین بۆ دوو پۆل. پرایمەری هێدیکەکان ئەو سەرێشانن کە ڕاستەوخۆ بەهۆی نەخۆشیەکەوە لە مێشکی بەشەرا ڕوئە. ئەمانە کۆمەڵێک نەخۆشین کە هیچ ڕەبتێکیان بە نەخۆشیێکی ترەوە نیە. زۆر باشەکەواتە دوایی دکتۆر ڕزگار تەفاسیلەکانی باسەکەین، بابزانی هۆکارەکانی سەرێشە چیە و نیشانەکانی چین. دەیەمان لای تۆ دکتۆر کاوە. دکتۆر کاوە، قەستەرە و دڵ کۆمەڵێک ینی نەخۆشیێکی حەساسە تا ڕادەیەکی زۆر و لەگەڵ ئەوەشدا ڕەنگە زۆر کات بە تەلەفۆن چارەسەر نەکرێت. بەڵام هەر ئەمێت ئەو پرسیارە بکەم، زیاترین ئەو پرسیارانی کە لەم فترەیە ئاراستەتانەکرێت چییە؟ خۆی ئێمە زۆربەی نەخۆشەکانی ئێمە مزمینە،
نەخۆشی درێژخانە ئەم نەخۆشە درێژخانانە وەکو سەخت و وەکو نەخۆشی سستی دڵ و وەکوانەی کە قەسەڕیان پێشتر بۆ کراوە و جەڵتی دڵ لیانەوە ئەمانە بەردەوام پێویستیان بە چاودێریکردنە پێویستیان بە متابعکردنە ئەم نەخۆشانە بەردەوام ماوەماوە ئەبێ ببینرێنەوە بۆی ئەم کەرەنتینەوە زۆرێ لەم نەخۆشانە نانەتوانی دکتۆرەکانیان ببینەوە چاودێری بکرێن لە دکتۆرەکانەوە بۆیە بەردەوام لە ڕێگای تەلەفۆنەوە زۆر ئیسفادە لەوە ئەکەن کە تۆ ڕێنمایان ئەەکەیت ئەڵی ئەمە بکە ئەمە بکە ئەم عیلاجە بخۆ ئەمە لەم کاتە سیستمی خۆراکیان بۆ دیاریەکان یەک پێش هەموو شتێ دەرمانەکانیان دووەم پارێزگاریکردن لە چەند شتێک کە زەرری هەیە بۆیان پێویستیشە ئاگداریان ئەەکەیتەوە کە لەم کات پێویستات تۆ پێویستە بڕۆی بۆ تەواری بۆ نەخۆشخانەکان بۆی هەم لۆدێکیش دروست نەبێت لە سەر خەسخانەکان نەخۆشی کۆڵد و نەخۆشی کە زەرور نییە بچێ بە خەسخانە تۆ ئەتوانی لە ڕێگەی تەلەفۆنەوە ڕێنمای بدەیت بە نەخۆشکە و نەخۆشکە استفادە دکتۆر کاوەکو لەگەڵ دکتۆر ڕزگارە باسی ئەومان کرد قەلەقی و خەمۆکی ڕەنگە تا ڕادێک کار لەسەر سەرێشە بکات ئایا بۆ دڵیش ڕاستە ئەمە؟ بەلایەن بێگومان قەلەقی خەفەتەمەیەکێکە لە هەتا لە هۆکارەکان کە بێتە زۆرجار لە قەلەقی زۆرە ئەبێتە جەڵتەی دڵ و زۆرجار ئەبێتە بەرزبوونەوەی فشاری خوێن و زۆرجار ئەبێتە تێکچوونی تەندروستی نەخۆشەکان بە تاتی ئەوەی کە نەخۆشی دڵیانە زۆر ڕاستە کەواتە بێت ینی وا بە بینەران بڵین کابێت زۆر ئاگاداری خۆیان بن هەتا ئەتوانن خۆیان لە قەلەقی و لە سترێسی دوور بخەنەوە لە ترس و لەگەڵ ئەوەشدا کە سوپاس بخوا ڕۆستەکەمان وایە واژێواژێمە وەکو هەرێمی کوردستان و سلێمانی وا تێپەڕێنین پێویست بە ترس ناکە بۆی نەبێتەوەی ئازاری دڵ دەستان خۆش بە دکتۆر ڕزگار باسی ئەومان کرد کە نیشانەکانی سەرێشە چین وەکو باسی کرد خۆشت کام فترێ سەرێشە زۆر بووە و لەگەڵ ئەوەشدا ڕەنگە زۆرمان لە ینی هەموو تاکەکان ڕۆژانە تووشی سەرێشە ببن هۆکاری ئەمانە بۆ چێگەڵێتەوە خۆی لە سەرەتا سەرێشە ئێمە گەر باس لە مێژووی نەخۆشیەکە بکەین وەرگرتنی مێژووی نەخۆشیەکە و چۆن دەست پێەکە سەرێشەکە شتێکە لەو نەخۆشیانی کە زۆرترین پرسیاری تایە یعنی نەخۆش جاریوا بە دەستمانەوە هیلاگە بێ ئەوەنە پرسیاری لێکی تا بگەیتە تەشخیصێکی مایەن ئەنی لێ پرسی سەرێشەکەت کوێی سەرتەگرێتەوە چەند سەعات دەخایانێ هەر ئەو لای سەرتەگرێتەوە کە ئێشێت لە شوێنێکی ترۆ سەرێشەکەت بۆ نایە هیچ شتێکی تری لەگەڵان نیە بۆ منە ڕشانەوەیەک هێڵنجێک تێکچوونی طبیعەتی بەشەرەکە عراقکردنەوەی لەگەڵ ئاوکردنی چاو ئەمانە هەمووی تەشخیصەکانمان بەم لاولایە پەرتەوازاکە بۆیە وەرگرتنی نەخۆش بە تایبەتی ئەوانەی کە سەرێشەیەکی مزمینیان هەیە تا حدێک پرسیارکردنەکە تۆ زە درێژە خایانێ و هۆکارەکانیشی زۆر زۆرن ینی هەم پرایمەری هێدێکەکان کە هێدێکە سەرەتایەکانن ژمارەیان زۆرە بەڵام خۆشبەختانە ژمارەیەکی کەمیان کە زۆر شایع ناو خەڵکە ئەوانی ژێشی چەند مایگرینەکە پێوتە شەقیقە دووەم جۆریان کە پێوتێت تێنشن ئەمەش لە پیاوان عادەتن زۆرترە بەڵام ئەگەر باسی مەجموعەیەکی تری سەرێشەش هەیە کە بیزات پەیوەندی بە شوێنێکەوەی بۆ نمونە مەجموعەیەکمانێ بەس یەک لای سەرەگرێتەوە وەکو جەماعەتی کڵەستەر و خوشک و براکانی و کۆمەڵ لە سەرێشەی تریش هەیە کە ئەگونجێ ڕەبتی هەبێ بە هۆکارێکی دووەمیەوە کە پیانەوترێت سێکەندەری هێدێک ئەگونجە وەرە مێوێ لە ناوسەرا ئەگونجێ دەمارێ بێ بچڕابێ و هەر هۆکارێکی تر کە بێتە هۆی کەسەکە سەری بێشێ باشە کاواسە با بچینە لای پەیوەندیەکان زیاتر لە پرسیارەکانی ئەوانی شەو بۆمان دەرەکەوێت کە زیاترینی ئەو سەرێشانەی کە یاخودە و نەخۆشیانە لە لای خەڵکی هەن و کە ئەیانێ پرسیاری لەسەر بکەن چین دایکی نینامان لەگەڵە لە هەڵەبجەوە ئەلو ئەم کاتە و باش دایکی نینە هەموو کاتێک و باش زۆر سپاس لە دکتۆرە هەیە فەرموو فەرمووی وەڵاهی دەستەکانم زۆر زۆرێشێ ئەو دەمارانم خەریکە ئەتاقەیەت دەستت نەوەڵا قاتم ناتوانم بڕۆم بەڕا ژێر پێم ئەڵێ سوتاوە ناسک بۆ تۆ ژێر پێم زۆرێشێ تۆ عمرت چەنە دادا؟ تل ساڵم چەند ساڵی دەتۆزە بۆمان باسکە لە کێکەوەی وەڵی دەمێکەوە زۆر دەمێکەوەم بەس زگاروانە بمسە خەریکە تەواو پەکمە خالامە چوار مانگە دێوان بەڵێ هیچی تری لەگەڵایە وەزن دابەزینێ ناوەڵاوە زندانە بە دەوزنشم زۆر سوکە 52 کیلۆ بەڵێ زیاتر باسی کە لە کێکەوەی چۆن دەستی پێکرد وەڵی چوار بە 5 مانگە دێوان بەس زگاروانە بمسە ئەو دەمارانم خەریکە ئەتاقەیەت ئازارەکە لە پشتەوەیەتە خوارەوە؟ ناوەڵا بەس لە قاتقول مایە شەویش قاتقولم قاتێکیانم حەتەوە ئاوا وەکو تۆن گێڕ ببێ و لول ببێ ئاوا بوو
ئەی بەڕۆشتن خراپە بێ یا باشە بێ وەڵا خراپترە بم خراپترە بێ ئەگەر بۆستی باشە بیت ئارە وەڵا کە دانیشم باشە بم زۆر باش ئینشاڵڵا پرسیاری وەڵا بە قوربانم سپاس بۆ پەیوەندیەکە دایکینە هیوای تەندروستێکی باشت بۆ خوازین چاوەڕێ وەڵام بە بابزانین چی پەیوەندیکی تەلەفۆنی دیکەمان لەگەڵە ئەمیرە خانمان لەگەڵا لە سلێمانیەوە ئەمیرە خانیاوارت باش ئێوارە باش زۆر سپاس فەرموو چی پرسیارێکت هەیە وەڵی پرسیارێکم لە دکتۆر ڕزگار فەرموو بەڵێ فەرموو وەڵی کوڕێکمان هەیە تەمەنی 7 ساڵە ئەجا ئەوە بۆ ماوەی ساڵێکە بێ زمانی ئەیگرێ ماڵە لە پێش عیبی نەبوو ئێستا زمانی ئەیگرتم پەیوەندی بە دکتۆری مێشک و تەمارەوە هەیە لە پێشە عیبی نەبوو مەقسەیەکێ ینی لە 2 ساڵی عیبی نەبوو هەر عیبی نەبووەوە مساڵێکی نازانام لە ترسەوە وای لێ هاتووە ئەی کە دەستی گر بە قسەکردن عیبی هەبوو عیبی نەبوو هیچ ئەی خاڵی باوکی مناڵی تر کەسی تر هەیەوەی هەبێ نەوەڵارە و کوڕەشمان هەیە ئەگەر قەلەقی بکەی زیاترە بێ ئارە وەڵا تۆزە تووڕە عەسەبیە هەمووشەی دکتۆر ڕێبواریشی پێەکەین بەڵێ زۆر باش زۆر باش ئیلاقی بێ بە مێشکوت تەمارەوە هەبێ دایکی ئەمیرە چاوەڕێ وەڵام بە ئێستا دکتۆر ڕزگار وەڵام بداتەوە دەچینە لای پەیمان خان پەیمان خانێوارت باش ئێوارە باش زۆر سپاس فەرموو چی پرسیارێکت هەیە پەیمان خان من خوێندکاری پۆلی دوانزەمە لە 2017 بەڵێ ئەو کاتەکە پۆلی پێشی 4 ساڵ پێشێکە تووشی سەرێشەیە بووم دەما ئەسر ینی ئەبێتە تاقی ئێواران من سەرێشەم هەیە تاوەکو ئەو دەقی ئەسۆم شاد نابێتەوە و نیشانەکانی شتایەکە چەند پرسیمە بەرەولای شەقیقە یان جیوب ئەچێت تا ئێستا هیچ دکتۆرێکانی پێی نەوتم کە ئایا ئەمە کامەیانە سەرێشەیەکە هەر جار و ئەدا بەلایەتی سەرم دکتۆر ڕزگاریش پرسیارێکت هەیە پرسیاری لێکم با بەردەوام بێ بەڵێ هەر جار و ئەدا بەلایەتی سەرم و چون بۆ فەحسی چاویش بەهۆی چاوکردیوە یان هۆکارەکەی چییە چاویشم بۆ دەرەجەیدا نەبووی بوو کە بگەیتە سەرێشە ئیتر چاویشم ئایبی نییە لە مایەکە چەند جارێ بەڵێ لە مایەکە چەند جار توش دێ پێ وڵا بەمان نییە جاری وایە ڕۆژما ڕۆژە دیتر زۆر یانی و مەوداکەی زۆر زۆرە چەند سەعات دەخایەنێ زۆربەی جارەکان 4 ساعت 5 ساعت زیاتر ئەخایەن ئەی بە چی چاگە بێ زۆر حەتم بەکارهێنا و دەرمانێکی تۆزیش هەیە بۆ باست ئەویشم بەکارهێنا پێی باشەوی یەک لای سەرتە ئەپەڕێتەوە وانە بە دەرمانەکان بەنی ساعت چاکە بوو زۆر باش زۆر باش ئینشەڵا جواب تێنەوە سپاس بۆ پەیوەندیەکەت خاتون دەچینە لای دایکی وەفا لە سلێمانیەوە دایکی وەفایوارت باش کاتتان باش ئێوەم کاتە باش زۆر سپاس بە خێراتنی دکتۆری بەڕێشەکە زۆر سپاس سپاس بەڕێزم من سەرێشەیەکی زۆر توندمەیە لە مناڵی و حتاوەکم تەمەنی ئیستاکە کە لە 2 ساڵە هەر بەردەوام ئەم سەرێشە ئەمگرێ زیاتر باسیکە چۆن چۆنیە سەرێشەکە ئەمگرێکە لە پێشە جار وایەکە نەناوچوان مژانەکە ئەم جا یەک لامە هەردوو کۆڵنجمژانەکە ئێتم ناتوانم یعنی چاوم ئاوەکە حرەکەتی قسەکرد متوانە هیچم نامێنم چەند سەعات دەخایەنێ وەڵی هەتا حەبی ئازادشکێنە خۆم بەرم نادا لە مایەکە چەند جار حەبی ئازارشێنە خۆی وەڵا زۆری خۆم زۆر زۆرەکە چەندەکە بۆ منە 8 حەبە خۆی 10 حەبە خۆی هەموو جارێکیش تۆزەکەی خۆی نا حەبی هەزاریە خۆم و حەبی 500 خۆم تر ئازادشکێنی بەقەوەت نەبی ئێشی ترم ناشکێنی زۆر باشە ئەی پێشتر هیچ عیلاجی تری بەکار نێناوە من خۆشمەتە دکتۆرێکی شەقیقەتە ئەم جایسە فشاری خوێنشم بەردەکاتەوە لە پێش هەتاوەکم تەمەنە مناڵتر بوو دابەزی بەسی تێ بەرزیەکات ئێستا زەختر بەرزەکاتە زۆر باش زۆر باشە ئینشەڵا جوابتی سپاس دایکی وەفا سپاس بۆ پرسیارەکەت چاوەڕێی وەڵام بە باسی ئەومان کرد کە ئیتر ئێستا پرسیارێکی زۆری لەسەر سەرێشە بە تایبەتەم فەترەیە و دکتۆر ڕزگاریش بۆ خۆی باسی ئەوەی کرد بەڵام بەر لۆی کە بچینە لای وەڵامەکان دکتۆر ڕزگار وەڵاممان باتەوە ئەمێ بزانم قەستەرە چییە بۆ زۆرێک لە کەسەکان لە ئێسادا قەستەراکەن قەستەرە و باڵۆن پێکەوە خۆی قەستەرە فەحسێکی تەشخیسیە تەشخیسە عیلاج نییە نەخێر بێ جۆرە عیلاج نییە تۆ قەستەرە بۆ چۆن قەستەرەی دڵ هەیە دەمارەکانی شریانەکانی دڵێ قەستەرەی شریانەکانی قاچ هەیە دەست هەیە شریانەکانی دەماغ هەیە ئەمە قەستەرەی پێڵێن تۆ سەیری ئەەکەیت تۆ ئێمە سەبقەیەکمانەیە لە کاتێ بەم کاسێتەرە وەکو سۆنەیەکی باریک وایە ئەچینە ناوە و ئەم سەبقە ئەەکەینە ناویەوە لەژێر تیشکا ئەیبینی
ئەمە پێڵێن قەستەرە تۆی بینی کە لە شوێنە گیرانێ هەبێت تەسکبوونەوەی هەبێ گەورەبوونێ هەبێ ئەیبینی لەم شوێنەیە ئەمە قەستەڕێ بەڵام وەکو چارەسەر شەبکە و باڵۆن چارەسەر شەبکە و باڵۆن چێ باڵۆن ئەوەیە کە تۆ ئەچیتە بە ئێمە وارەکانی ئەمە بە مایکرۆمیلیمەتر قساکەین ئەچینە ناو ئەم شریانەی کە تەسکبوونەوەیکی تایە یان گیرانێکی تایە بارێکی باریکە بینێ ناویەوە دوایەوە وەکو باڵۆنێک خۆی بە ئەم باڵۆنانی ئێمە کە قسە ئەەکەین لەم بە ملیم قساکەین ئەچینە ناویەوە بە باڵۆنەکە گەورەی ئەەکەیت و دوای ئەوە شەبەکە بریتە لە چەند تێکەڵەیەکی کانزایە ئەم شەبەکە ئەەکەیتە ناویەوە بە لە ڕێگەی باڵۆنەوە گەورەیەکی کە گەورەت کردووە ئابێ ئەم جارێکتر ئەم شریانە کە بە ئاسانتر یان بە ماوەیەکی ینی وا بە ئاسانی نەگیرێتەوە. دکتۆرکەوە لە چی حاڵەتێکا شەبەکە و باڵۆن بۆ نەخۆشەکرێت و ئایا لە دوای ئەوەی کە شەبەکە و باڵۆنەکە ئەکرێت دووبارە ئەگەری هەیە بکرێتەوە؟ شەبکە و باڵۆن ئێمە وەکو دڵ کە باسکەین منۆکو اختصاسی خۆم ئێمە بۆ چەند نەخۆشیە شەبکە و باڵۆنەکەین ئەوانەی کە جەڵتەی دڵ لەیان ئەدا جەڵتەی دڵەوەیەکەیەکە لە خوێنبەرەکانیان کە خوێنە با بۆ دڵ ئەگیرە خوێنی تا ئەمیێتەوە ئەگیرە ئێمە لەمان لەم نەخۆشانەیە کەم جار قەسەڕاکەین ئەبینین کە تەشخیسیەکەین کام دەمارەیان کام خوێنبەریان گیراوە دوای ئەوە لە ڕێگەی باڵۆنەوە ئەیکەینەوە شەبەکەی ئەەکەینە ناو ئەمە لا ئێمە کات زۆر مهمە بۆ کەسانی کە جەڵتە لێیە چگات ئێمە بزانی لە ماوەی شتێک هەیە لای ئێمە منت مینس مەسڵ ینی تۆ هەموو دقەیە لای ئێمە زۆر گرینگە هەموو گرنگە بۆ ئێمە ئەبێ هەوڵ دەین بە بەلانی کەم لە ماوەی 90 دقەیە بۆ 2 ساعت ئەبێ ئەم شریانە بکەینەوە چونکە ئەگەر ئەم شریانە نەکەینەوە لە ماوەی ئەو کاتەیە عەزەڵەکە ئەم ماسولکەیە کە خوێنی بۆ نەچووە لە ئەنجامە سستە بێ و ئیسفادە لەم قەسەڕ و باڵۆن ناکە تابی لە هێندێک کاتێمە تابی 4 ساعتیش لە جەڵتەیە ئیسفادەی لێەکە ئەگەر لەوە زیاتر بووە هەندێک کەس هەیە ڕەنگە هەستی پێنەکە یا خودەوەی کە خۆی نەچێتە نەخۆشخانە ڕاستەکە ئەمە مشکلێکی گەورە بۆ ئەمە دروستەکە ئەمە ئەبێتە مزعفاتەکانی کە دەرەکەی لە ئەنجامی جەڵتەیە ئەبێتەوەی سستی ماسولکەی دڵ ئەبێتە تێکچوونی کارەبای دڵ زۆر جاریش خۆ نەخواستە بێت سپاس دکتۆر ڕزگار دکتۆرکەوە دکتۆر ڕزگار بۆ بۆرە با بچینە لای وەڵامی پرسیارەکانمان بەڵێ یەکەم بەڕێزکە ئافەتێ بوو 40 ساڵ بوو دایکی نینە بەڵێ ئەم بەڕێزە کە وەکو باسی کرد قاچیێشێ ماوەیەکی دوور درێژە وەکوی کە باسێکە ماوەیەکی دوور درێژە لەگەڵ ئەویان ناڕوەکە ئەمە نەخۆشیێکی ماسولکەی بێ وەکووانی کەی بینین لە بینی دووشتا ئەم خۆیە بینێتەوە یا وەکو ئەنزیلاقێکی هەیە و ئێمە پێڵێن کەناڵستینۆسس لەمبەر کەناڵستینۆسس لە پشتیە کە بێتەوەی حاڵەتی بێتێ نیۆرۆجێنیک کلاودیکیشن کاتێکە ڕوا بەڕێ دوای 5 دقە وردە دێتە قاچیست وای لێ ناتوانێت بڕوا گرژەبێ و سستە بێ بە تایبەتی بەشی دواوەی قاچوو یەتە بنی پێی ئەم حاڵەتە دروزێ بەڵام پێویستە لەم کاتەیە ئەو کەسە دووشت بکە یەک سۆنەرێ بە قاچی بکە دڵنیابی لەوەی هیچ گیرانێک لە دەمارێکی خوێنبەر یا خوێنێنەرانی ئەمەیەک دووەمیش پێویستی بە ئەشعەیەگە بێ بۆ پشتی بۆی زیاتر دڵنیابینەوە وەگەرە هیچ کام لەم دوانە نەبوون چەند هۆکارێکی تری دەگمەن هەیە گونجێ ئەو حاڵەتە دروستکە ئەویش بەپێی کەسەکە گۆڕێتەوە ببیندێ ڕاستەکەی بۆیە لە ئێستا بەس تەوسێمان بۆ کەسە ئەوەیە بتوانێت سۆنەرێکی دۆپلەری ملەوەم کا بۆ قاچەکانی و لەگەڵیشە ئێمارایەکی کەواتە پێویستەکەت پزیشک ببینە و بە تەلەفۆن چارەسەر ناکرێت دەچینە لای دایکی ئەمیرە ئەویش کەوتی مناڵێکمان هەیە بەڵێ مناڵێکیانەیە کە 7 ساڵ و حاڵەتێکی پێڵەن ستەتەرین زمانی ئەیگرێ لە کاتێکا کە تووشی سترێسە بێ یاوەکو کە تووڕە ئەبێ یاوەکو لە شوێنێکا کە شەرمەکە زۆرە لەم مناڵانە هەمیان طبیعین هەموو شتێکیان طبیعیە ینی بگرێت لە مناڵی تر زیاتر چاوکراوەترن لە مناڵی تر زیاتر زیرەکترن بەڵام ئەو کێشەیان هەیە کە بە خەلەل حسێب ناکرێت زۆربەی کاتیش باوک یا خاڵیا لە باوانەوە ئەم حاڵەتەی بۆیێت ئەگوازرێتەوە باگراوندێکی جینی هەیە وی پێویست بە هیچ ینی هینێک ناکە ترسێ ناکە ڕاستیەکەی ئەگەر مناڵەکەی ئەتیادیە لە مەکتەب ئەتیادیە هیچ جوڵێکی ناتەبیعینی ڕۆشتنی مەزبوطە قسەکردنی تری مەزبوطە بیرکردنە و کوشتی تری مەزبوطە پێویست بە هیچ شتێکتر ناکە ئەتوانێت خۆشبەختانە ئێستا کۆمەڵێک سەرتە کراونەوە کە سپیچ تێراپیەکەن بیهێڤیرەڵ تێراپی فێریانەکەن چۆن مناڵ لە کاتێکا کە قسەکە بە کۆنتترۆلی خۆی بکاتەوای لێنەیەکە زمانی بیگرێ
بۆیە پێویست بە هیچ شتێ ناکا و یەک دەنگ لێشی نەترسن بەڵام ئەگەر هەر لە لای کێشەیە وەکو بەڕێزش باس کرد ئەو سنتەرەکە هەیە سەرزانتەرەوە توانێت پیشانی دکتۆرێکی مێشک و دەماری بە یا هە دکتۆری مناڵانیش کە ئەو تەمەنی 7 ساڵە خاتونێک لە کەلارەوە تەلەفۆنی کرد تەلەبەیەکە ماوەیەکی زۆرە سەرێشەیەشی هەیە زیاتر لە 4 ساعت دەخایێنێ ڕاستێکی ئەم سەرێشەی ئەم لەگەڵ شەقیقەیە زۆر ئەڕوە بەڵام لەبەری ماوەیەکی زۆرە و زۆریش عیلاجی خواردووە ئەگونجە سیناریۆکە گۆڕابێ بۆ نوعی لە شەقیقە کە ئەمە بۆ نەخۆشی چوارەمیش ئەماشت دەزایکە پێوترێ medication overuse headache یان chronic daily headache یعنی وای لێە سیناریۆکە لە شەقیقەوە بە نوعێکی تر لە سەرێشە کە خراپترە لەم ئەمە چۆن وا دروست دەبێت ئەمە بەهۆی زیاد بەکارهێنانی ئەو دەرمانانی کە ئازارشکێن ئەو دەرمانان ناکە ئێمە لە شەقیقەیە و لە زۆرێک لە پرایمەری هێدێکەکانان دوو نوع عیلاجمان هەیە preventative measure کە لەو کات ئەم نوع عیلاجانە بۆ کەسانەیە کە ماوەیەکی زۆر سەرێشەکەیان هەیە ئەیانەی نییە بۆی یا لێیان کەم بێتەوە یاوەکو جارێک تر بۆیان نەکات کەواتە پەیمانخان چی بکات وەکو باسی کەوتی سەردانی پزیشکەکە میات ئەوە ئەڵێت بەهۆی جیبەکەتەوە یا هەڵێ بەهۆی شەقیقەکەی تا ئێستا بۆیان دیاری نەکردووە ئەو چی بکات لەم کاتەیە مشکلی شەقیقە چییە زۆر جار شەقیقەم ئاو هاتنە خوار بە چاویاتەیە زۆر جار لە کاتی سەرێشەکەیە ناوپۆشی جیوبەکانمان تەڕەبێ زۆر جار ئەمەمان لێ تێگەچێت لەگەڵ التیابی جیوبەکانە ئەمێ وەش گونجێ فعلەن التیابی جیوبی مزمین هەیە کە ئەو سەرێشەی ئەو دروستکە بەڵام وەکو باسێکە ماوەیەکی ئەوەنە زۆرە هەیەی و هیچ عرازێکی تری لەگەڵانیە هەر لەگەڵ نوعێک لە نوعی شەقیقەیە ئەڕوات کەواتە بە عیلاجەکان بۆستێنێت و سەردانی پزیشکی بکات زۆر باشە ڕۆژانی یەکشەمان و شەمان و یەکشەمان لە شاری سیشاری هەیە لە شارە دایکی وەفا لە سلێمانی هەمان قسە بۆ ئەویش ئەبێ ئەمە دەرمانی زۆر زۆر بەکارهێنا ئەو گونجە شەقیقەی بێ و گونجە شەقیقەشی نەبێ بۆچی پێویستە ببینرێ بە تایبەتی لەبەری هەموو ڕۆژێم سەرێشەی هەیە و سەرێشەکەشی نەگەیشتوێتە ئاستێک بچێ بۆ لای دکتۆر و هەنێ عرازی تری باس کرد کە لە مناڵیە توش زەختی دا ئابەزێ کە ئەمە زۆر لەگەڵ شەقیقەیە ڕوا بە تایبەتی لە مناڵە و لە گەورەشە گونجێ لە کاتی ئازاری سەرێشەکەیە حاڵەتە هەیە پێوتری ئۆتۆنۆمیک فیچرز وەکو ئەو بە چاویاتە خوارەوە ئەو بەلوتیاتە خوارەوە زەخت دا ئابەزێ و کە بگەیتە عمرێکی زەختی هەبێ ئەبێتەوەی سیمپەثاتیک ئۆڤەر ئاکتیڤیتی ئەگونجە زەخت زیاتر بەرز بێتەوە بۆیە ئەمیش پێویستە دکتۆرێک بیبینێ عیلاجی بۆ دابنێ و پێویستی شەکە هەنێ ڕێنمایی تر هەیە کە بۆ ئەم نەخۆشانە بۆ هەمیان ئەبێ چکە شەقیقەن لە 150 لای دکتۆر و دەرمانە لە 150 تری لای نەخۆش خۆیەتی پێویستە لایفستایلی بگۆڕێ بۆ نمونە چوونە بەر هەتاو ئەبێت تەرکە سەرشتن و چوونە بە سەرمامە هیچێکە لە شتە خراپەکان تێکدانی خەو تا چواری بەیانی دانیشتن و هەوڵی بە ڕۆژ بخەویت و بە شەوە خەبەربی ئەمە ئەو کارێکی سەرەکیە بە تابیتی لە مختە ئێساکە ئێمەتیین لەگەڵ خواردن ئەو خواردنانەشی کە شەقیقە خراپەکەن بە شێوەیەکی گشتی زۆر زۆر بەڵام ئەوی لای ئێمە شایع ئەو خواردنانە کە لای ئێمە هەن مۆس شیل کە لە میوەکانە ئەڤۆکادۆ گۆشتی سوور ئەو بابەتی شیرەمەنی و پەنیر بە تابەتی پەنیری پیزا پەنیری شێدەر هەنێک بابەتی ترشیات وەکو خیار شۆر و ئەوانەی کە ترشی و توونیەکی زۆر تێکەڵەکرێ سۆدەی ناو ئێستا تازە زانراوە کە گونجەیە وەرگرتنی ڤیتامین دیش سەرێشەی شەقیقە خراپکە و بەعزە جاریش ئەگونجێ پەیوەندی بە کافاینەوە هەبێ وەکو چاوقاو ئەومانە هەرچەنە بازێکیان باژێکی کەمیان بە چاوقاوە باش ئەبن بە تایبەتی ئەوانی ماوەیەکی زۆرە چاوقاوە خۆنڕا هاتوون بەڵامەوە بێت عنی هێواشەواش ئەو سیستەمانە ڕێکخات و بزانە کامی بۆ تۆ باشە سوپاس دکتۆر ڕزگار دەچینە لای کاک ساڵح لەگەڵاڵەوە لەگەڵمانە کاک ساڵح ئێوارەت باش ئەم کاتەوە باش ئەم کاتەی تۆش باش هەتی دکتۆر دەکەم زۆر سپاس پرسیارێکم بۆ دکتۆر کاوای بەڕێستەیە وەڵی من نەخۆشی دڵم لەگەڵا چووم لای دکتۆر ئارام جەمامیرزا وتی تۆ سەمامەیەکت شل بووە کۆمەڵی ڕێنمایی بۆ داناوە وەکو گۆشتی سوور نەخۆم هێلکە لەگەڵ خۆ مادووبوونش بۆ من خراپە بەڵام ماوەیەکە عیلاجەکان ناخۆم جارە جێش دەبم ئەگە مادوو دەبم بێتاقەت دەبم زۆر 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 بێتاقەت دەبم شەوانە سەعات 2 خەوم لێ دەڕەوێ
دکتۆر پرسیار هەیە؟ بەڵێ بەڵێ ڕێژەی شلیش سەمامەکە چەنە پێی نەوتی ڕێژەی شلی سەمامەکە چۆنە زۆرە کەمە وەسەتە؟ والله پێی وتم سەمامەکە دەرگای شلا دەرگا وەکو دەرگای شل بووە. بەڵێ بەڵێ زۆر سپاس. ئەوە تقریبی 10 ساڵە دەچم بۆ لای. بەڵێ بەڵێ سپاس کاک ساڵح بۆ پەیوەندیەکەت چاوەڕێی وەڵام بە دەچینە لای کاک محەممەد لە ڕانیەوە لەگەڵمانە کاک محەممەد یاڕەت باش ئێوارەتان باش زۆر سپاس بەخێرات نێز دکتۆری بەڕێ دەکەم پرسیارێکم بە دکتۆرکاوە هەیە فەرمۆ وەڵا کاک دکتۆر من شۆرتی کارەبای بێ لە دڵی پێشان لێدانی دڵی بەرزەکردمەوە بەڵام ئێستا کە دروستە بی لێدانی دڵم دابەزێنم. بەڵێ ماوەی چەنەوات لاتوە چەند دەبێوات لاتوە؟ وەڵا کاک دکتۆر لە نێژەوامە لە 98 تا و لە عزێش هەروامە. بەڵێ بەس پێشان لێدانی دڵی بەرزەکردمەوە ئێستا لێدانی دڵم دابەزێنێ. بێتاقەت دەکا لەوەش خۆت بێتاقەتم دەکا بەڵێ ماسوولکەکانم خاوە کاتەوە. بەڵێ زۆر بێتاقەت مەکە سەری گەشت دەخوا بە تایبەتی کاک دکتۆر لە خەوم داوا لێ دێ لە خەوت داوات لێ دێ قەتوات لاتۆ لەوەش خۆت چیت و نانا قەت نەکەیتڕادێکە لە هۆش خۆچم بەڵام بە تایبەتی لە خەوم داوا لێ دێ خەبەرم مەبیتەوە. بەڵێ دانازانم چاوکاریگەری هەیە لەسەر لێدانی دڵ و ئەوانە. بەڵێ کاک محەممەد تەمەنتان چەند ساڵە؟ تەمەنم 43 ساڵە. 43 ساڵی بەڵێ بەڵێ زەخت شەکرا هیچ نەخۆشێکی وەڵڵای زەختم هەیە. بەڵێ حەبی ئەکاتانە خۆم. بەڵێ زەختم هەیە بەڵام چەند جاری کۆم کردیە هیچ نەبووە هەمووی نۆرمال بووە. هیچ دەرمانەکە بۆ نووسراوە بۆ تێکچوونی کارەبای دڵ قەنەوەشتی بۆ لای دکتۆرێکی پسپۆڕی دڵ؟ دووجار سەردانی زەپەرسازانم کرد لە هەولێر عیماد ئەحمەد لە هەولێر دکتۆر دارا لە سلێمانیە بەڵام بەڵێ پێشان لێدانی دڵی زۆر بەرزەکردمەوە ئێستا لێدانەکەی دابەزینی یعنی لێدانی دڵ لە 120 بەسەرەوە بوو. ئێستا چەندە عادەتەن لێدانی؟ وەڵا ئێستا ئەوەم نەکردی لێدانەکەم یعنی ئەوە نەکردی تعدیل نەکردی بەڵام بەوەی خۆمەزانم کە لێدانەی دڵم دابەزێنێ. هەر خۆت وا دەزانی یان بە پێی تەختی وەڵڵایی یعنی پێشان یعنی سینگەفتەم زۆر بوو. بەڵێ ئێستا لێدانی دڵم تێ کەسی وێواشە بی و سەریعەبی وێواشە بیتەوە ئەوەیە. زۆر سپاس. بەڵێ کاک محەممەد سپاس بۆ پەیوەندیەکەت دەچینە لای بەناسخان لە سلێمانیەوە لەگەڵمانە ئەم کاتەوە باش بەناسخان زۆر سپاس فەرمووچی پرسیارەکەت هەیە؟ من پرسیارێکمە بوو پارە سەحتی ڤیتامین دیم کردووە هەشت بوو ئیتر حەوێکی 5,000 ئایکویانیانە هەفتەی دەنگێکی لێ بخۆم ئیتر بە شوێی درێژخایە بەستر ناوبەناو ئاواتە 4 مانگە لە شا خەبەرمە بێتەوە دەستم خەریکە ئەساقەیە دەستی ڕاستم ئیتر زۆرێشە هەستەکەم شتێگاڵی وەکو چۆن سەختەگری فویتەیەکرێن دەستم وای لێە هیچ ئاڵسایشتیشی تیانە بەدە و ئازاری هەیە ئیتر جاریوان لە خا خەبەرمە بێتەوە یان ئەگەر پێشڕێی بخەوم و ئازارم هەبێت ئیتر زۆر بەدرەنگ خەوم لێەکەیە تاوەکو نەیبەستم یان نەچۆن ڤیتامین دیەکە بخۆم ئەگەر هەفتەی خواردبێتیشم خەوم لێ ناکەوێت. هەردوو دەستایەک دەستە هەر دەستی ڕاستە کە خەبەرتە بێتەوە دەستی ڕاستە بینی لە چ وەزعێتێکە نوشتاوەتەوە یان ڕێکە؟ وەڵا هەری احتیاجی ئەین یەگەر نەژ نوشتا بێتەوە تو هەر دەستەیەشێ لەگەڵ یا؟ ئیتر هەستەکەم ئەڵێ فوی تەیەکری و ئەڵە ئێستا ئەتاقێ سڕە بێ لەگەڵ مێلوراکە ئەم دوو سێ پەنجەی یەکەم و دووەم و سێمە پەنجەی گەورە و ئەوە بۆ جیاکرێتەوە بۆ شێوە زۆر چاک باسکەم بەناسخان چاوەڕێ وەڵام بە سوپاس بۆ پەیوەندەکە دەچینە لای دایکی یوسف لە چەند شەماڵەوە. بەڵێ ئەم کاتەوە باش دایکی یوسف ئەم کاتەوە باش زۆر سپاس. فەرموویارەکەم دەربارەی شەقیقەیە فەرمووی وڵی ئەم ژانە سەرم لەگەڵایە نەخەوم هەیە ئیستراحەتم هەیە زۆر فەیدا. دکتۆر ڕزگار پرسیارێکی معەنە هەیە یعنی بەڵێ پرسیارێکی تهدید هەیە؟ وڵی پرسیارەکەم ئەوەیە کەم خەوم نییە خەو. عمرت چەنە تۆ؟ 40 ساڵم. 40 ساڵ ماوەی چەندێکە کەم خەوی؟ وڵی 2 مانگ بۆ 3 مانگت پێت. سێریکە کەم خەوێکە و چەند ساعاتە لە این لە ڕۆژ لە شەوێکا چەند ساعات دەخەوی؟ وڵی
ڕۆژی واه بەڕۆژ هەر ناخەوم خۆم هەر نییە بێ بەڕۆژ ناکرێت. چەند ساعات وتێ ئەخەوم؟ وڵی بەس ئەگەر شەویش هەر بکە نێژی بەیانی کرد ئیتر من بەخەبەرم خەوم لێ ناکرێتەوە هیچ. ئەی شەو ساعات چەند ئەخەوی تا نێژی بەیانی؟ دەوری ساعات دەونی ئەو ناخەوم. یعنی 10 بۆ 4 خەوی تقریبا. بەڵێ ئەو ناخەوم. زۆر باشە بۆ زۆر باش. دایک یوسف سپاس بۆ پەیوەندیەکە چاوەڕێ وەڵام بە دکتۆر کاوە باجارە وەڵامی ئەم دوو پەیوەندی وەربگرین کاک ساڵح و کاک محەممەد فەرمون. بەنسبەت کاک ساڵحەوە کە سەمامی دڵیش لە خۆی ئێمە سەمامی دڵ کەشلە ئێمە چەند سەمامێکمان هەیە لە دڵات 4 سەمامان هەیە 4 زمانەی دڵمان هەیە. ئەمانە ئێمە دەرەجەمان هەیە بۆ شلی سەمامەکان کەم وەسەد زۆر زۆریش نیشانەی دروست کردووە و زەرەری لە دڵداوە یان هەنی ئەکرێ بە دوو بەشەوە. ئەگەر کەم بێ خۆی عادەتەن مەشاکیل زۆر دروست ناکە ئەوانە کە بەپێی ئێمە گایدلاینمانەیە ڕێنمایی تۆبیمانەیە ئەڵێ بۆ 3 بۆ 5 ساڵ چاودێریان کە جارێ بی دکتۆر ببینیتەوە کە وەسەد بێ 2 ساڵ ساڵێ بۆ 2 ساڵ جارێ ئەیبینیەوە. بەڵام کە زۆر بێ ئەو کاتە 6 مانگ 2 بۆ 6 مانگ دەبێت پێویستە نەخۆشەکە ببینرێتەوە. هەر کاتە گەیشتەوەی کە نیشانە بۆ نەخۆشەکە دروستکە وەکو هەناسە توندی ئازاری سنگ زۆر جار لەوەش خۆچوون سینکۆپی پێ دەڵێن ئێمە یان تێکچوونی کارەبای دڵ بکە لەم کاتەیە پێویستە چارەسەر بکرێمە. ئێمە چارەسەر شلی سەمامی دڵ عادەتەن لە ڕێگەی نەشتەرگەریەوە دەکرێت. لە ڕێگەی نەشتەرگەریشەوە یان دەگۆدرێ یان چارە دەکرانی ریپێر دەکرێت ریپێری ئەوکو چاکردن چا دەکرێت ئەمە لە ڕێگەی کردنەوەی نەشتەرگەری دڵی کراوەوە دەکرێت. خۆی ئەم نەخۆشەوە کاک ساڵح کە ڕاست کە وتی ئێمە 10 ساڵە مەشاکی لەم هەیە ئەگەر گەشتی بێتە بۆ کاتێک کە نیشانەی بۆ دروست کرد بێ هەناسەتونی بۆ بکە دڵی سس کرد بێ دڵی گەورە کرد بێ ئەو کاتە ئەبێ پێویستە چاودێری گەڕێتەوە لای دکتۆرەکەی خۆی ئیکۆی تازای بۆ بکە پرسیاری تازای لێ بکاتەوە و گەیشت بێتە بەم کاتانێک کە پێویستی بە نەشتەرگەری بکرێ ئەبێ بینێرێ بۆ لای دکتۆرێکی نەشتەرگەری دڵ کێمە لە بە سوپاسەوە لە سلێمانی بە شانازیشەوە کۆمەڵێ دکتۆری نەشتەرگەری زۆر باشمان هەیە و ئێمە لە ئەستی عراقا ئەگەر یەکەم نەبین دووەمین دڵنیاشین کە یەکەمین. ڕێشتا ساق بە دکتۆر گیان کاک محەممەد لە ڕانیەوە باسیەوەیکی کە پێماڵەتی کارە خۆی کاک محەممەد زەختیەیە و تەمەنیشی کەمە تەمەنی 40 ساڵە ئەمە کارەبای دڵیە کارەبای دڵ چەند جۆرێکمانەیە لە تێکچوونی کارەبای دڵ هەندێک جۆریان زۆربیان لەو تەمەنەکەمانە بەس نەبزێکی زایە نەبزی هاجرەی پێ دەڵێن یان تێکچوونی کارەبایەکی دڵی بەسیتە ئەمانە چارەسەریان زۆر بەسیتە زۆربیان بەس بە چاودێریکردن و متابعە شتێکی ناوێ بەڵام لە هێندێک کاتدا هێندێکمانەیە وەکو تێکچوونی زەبزەبەی کارەبای دڵ وەکو خۆی کەوتی گوتی زۆر بەرزدەبەوە جاران ئێستا دڵی نزم دەبێتەوە بەڵام ئەو لەو ماوەی هەر خۆی هەست دەکات کە دڵی نزم پێویستە لە ڕانێک کۆمەڵە دکتۆری زۆر باشی لێ بچێ بۆ لایەکێکیان پێویستی بە تەختیتی دڵ هەیە و لە ڕانی هەم ئیکۆی دڵیشان هەیە دەتوانێت لای ئەوان تەختیتی و ئیکۆیەکی دڵ بکە ئەگەر بێت و ئەم نزم بوونەوە گەشت بێتە ڕێژەیە کە زۆر دابەزی بێ یان قەتع لە کارەبای دڵ بێ ئەو کاتە پێویستی بە چارەسەر هەندێک کاتە لەوانەیە هەتا پێویستی بە پاتری دڵە بەڵام من تەسەور ناکەم گەشت بێ بەڵام باشترین بۆ کاک محەممەد هەر لە ڕانیە سەردانێکێ لە کۆمەڵە دکتۆری زۆر باشانەیە سەردانی ئەم کەو ئەدەتوانێت عیلاجی بکە. زۆر باشە دکتۆر کاوە سپاس بۆ وەڵامەکانت. دکتۆر ڕزگار بەر لەوەی کە بچینە لای وەڵامەکان پێم بڵێ هۆکاری ئەم زۆری شەقیقەیە چی ینی پەیوەندیەکان هەمووی باز لەوەکەن کە شەقیقەکان هەیە خو سەرەشەی بەردەوام خۆیان ئەڵێن شەقیقەیان هەیە خۆی زۆر جار ئێمە پریۆکیپای ینی پێشتر مێشکمان بە شتێ پڕەکرێت و واسەکەین هەموو نەخۆشەکانەوەیان هەیە بەڵام لە حقیقەتەکە نەخۆشەکانە بینی سیناریۆکان زۆرە گۆڕێت یعنی سەگەر لە هەر دکتۆرێکی تر بپرسی کە ژمارەیەکی کەمی سەرێشە دینی بێگونجێ بڵێ ئەمە هەمیان شەقیقیان هەیە بەڵام کە نەخۆشەکە بینی زۆر جار سیناریۆکانە گۆڕێ بەزێ جار زەختی مێشکیانە بەرزەکە زۆروی کات لە ئافرەتانە زۆرە بەزێ جار نوعێک سەرێشە هەیە هەروەکو شەقیقەیەک لایە بەڵام ئەوەی هەیە ناپەڕێتە ئەو بەر لە بۆ لە خانمانە زۆرە هۆکارەکەی چییە؟ ئەم شتە نەزانراوە بۆچی لە خانمانە زۆرە بەڵام ئەگونجێ پەیوەندیکی بە ئیسترۆجین و پرۆجسترۆنەوە بێکە ئافرەت لە کاتی
سووری ماگانەیە ئەم باڵانسی هۆرمۆنە لە جسمیان گۆڕێمەیەک و شوێنێکەیە لە مێشکا پێوتری هایپۆثالامەس کە بعضێجار خەوی ئێمە ڕێگەخە ئەمەش هۆکارێکی ترە ئەمە هەموو وەکو گریمانەیەکە بۆچی لە ئافرەتە زیاتر وەک لە پیاوانە ئەگەر بەراوردێکی تقریبا نەزانراوە تا ڕادەیەکی زۆر زانراوە بەڵام مڵتی فاکتۆریاڵە ینی چەند هۆکارێکی لە پشتەوەیە یەک هۆکار نییە نوعی سەرێشەمان هەیە هەر وەکو شەقیقە حسێ بەکرێ پێوترێن مێنسترۆڵ هێدێک بەس لە کاتی سووری ماگانەیە کەسەکە سەرێشەی هەیە و ئەو ئاسانی شار یەک ڕۆژ پێشووی سوور مانەکە دەست پێ بکە عیلاجەکە دەست پێکات تا ئەگاتە پێنجەم ڕۆژ و تر کەسەکە سەرێشەی نان فەرمو وەڵامەکە بە سەریعی ئەو بەڕێزە کە باسی گروتی دەستێکم شەوانەکە خەوم یەک دەستیانم سڕە بێت و خەبەرمە بێتەوە ڤیتامین دیشم کردوم ئەم شتە بڕوا ناکەم ڕەبتێکی وای ڤیتامین دیەوە هەبێ ڤیتامین دی ئەگەر دەست سەربووم بکە هەردوو دەستمان سڕە بێ زۆر کەمیش بۆ ڤیتامین دیەکەی مەفروض نییە یەک دەستمان سڕ بێ ئەم حاڵەتە لەگەڵ دوو هۆکاری هەیە یا وەکو پەیوەندی بە زەختێکەوە لە دەمارێکا بەتاوی یا ئەڵنەر یان میدیان نێرف کە پێوتە کارپۆڵ تەنەڵ سندرم ئەم سێ پەنجەی سڕە بێ زیاتر خاستن شەوانە کە ئێمە دەستمانە نوشتێتەوە کێتە ژێر زەختەوە ئەو حاڵەتە دروستەکە یا وەکو گونجە جیرانێکی دەماری بێ لە سەرو ئەمەوە هەر ئەم دەمارانە لە سەروترەوەی گونجە بگیرێ یا وەکو لە ملاوێ کێشەکە ئەمام یا وەکو جیرانی دەماری خوێن بەروی خوێنهێنەر کە ئەمە لەگەڵ ئەمە زیاتر نایەتەوە چووکە ماوەیەکی زۆرە هەیەی بۆیە تەوسێم بۆم خاتونە بەڕێزە ڤیتامین دیەکە توانێت ڕێکاتەوە یەک دوو فەحسیشەیە توانێت بیکە یەکیان فەحسی غودەیە فەحسی غودە لەمانە زۆر زەڕورە چووکە کەمیشکردنی غودەیەکێکە لە سەبەبەکانی ئەبێتەوەی سەربوون ئەبێتەوەی ئەو حاڵەتە کە پێوتێ کارپۆڵ تەناڵ سندرم ینی دەست سەربوون وەشتوانێت شەوانە شتێکی پێڵەن ڕێسپلینت پێوترێ بە کوردەکەی دەستبەندی پێڵن لە هەموو شوێنە هەیە ئەوە دوو ئاسنی پێوەیە ئەکیتە ئێرە وەکو دەستکێشێکی دەست و شەوانە بۆی دەست نانوشتێتەوە ئەمە ئیشەکەی حلەکە بەڵام ئەگەر فعلن ئەم یەکێ بێ لەوانی کە زۆر جیرانەکە زۆر بە شیدەت بێ لە ئاستێکە بگاتەوەی کە ماسوودکەکان بپوکێنێتەوە یا وەکو شکلی دەستی تێک بە ئەمە پێویستەکە عیلاج وەرگێ یەکەم عیلاجیش دەرزی ئەکرێ بۆ ئەو شوێنە بۆی ئاوسانی دەوری کەم بێتەوە ئەگەرمە عیلاجی نێ بوو کاتە عملیات هەڵبەتەمە کاتە بە پزیشک ببینێت ئەمە ببینێ بەڵام ئەتوانێت لە ئێستا ئەتوانێت ئەوە بکە ڤیتامین دیەکەی خۆی وەرگێ بەس 5,000 لە هەفتەیەکە ڕێجیمیامان نییە لی تێک 5,000 لە ڕۆژێکا بێوەریوێ لە ڕۆژێکە ئەو هەشت بووە 5,000 لە ڕۆژێکە لە ڕێگەی خواردنی بەرزبوونی ڤیتامین با بچینە لای پرسیارەکەی دایکی یوسف لە چەند شەماڵەوە بەڵێ پرسیاری دووەمیش وتی تەمەنم تقریبا 40 بەرەو 40 ساڵە سەرێشەیەکی زۆری هەیە لەگەڵی خەوی تێک چوە بەڵام بەتەسەوری من خەوتێک چوونەکەی ئەم لە ژمارەی سەعاتەکانە نییە بەڵام باشیش ئەنووسیانی دکتۆر لە سەعاتەوە بخەوی کاتێکی باشە لە 10 بۆ 4 باشە بەڵام مشکلی خەو هەر ئەوە نیە تۆ چەند سەعات دەخەوی ئێمە چەند سێستێجی گەورەمان هەیە لە خەوە باشە تۆ بێ خەوەکە وابێ هەم کاتی چوونە خەوەکە و کاتی خۆی بێ و هەم خەبەریشێ نەبێتەوە گەورەترین مشکلی خەو بەتابەتی لەم عمرها سگمنتیشن ئۆف سلیپە یعنی فراگمنتیشن ئۆف سلیپ ینی کەسەکە و زوو خەبەریە بێتەوە هەر جارێکی خەبەری بێتەوە ناچێتە قەی قوڵ و یەکتیفای پێ ناکە ئێمە لە شەوێکە پێویستمان بۆیە 4 دقەی چینە ڕیم سلیپەوە نوعێکە لە خەوی قوڵ ئەگەر ئێمە ئەم سایکڵە وەرنەگرین کە هەڵەستیم فرێژ نابین بەخوا خەوەکەی ئەوە نەخۆشە یا خەوێکی ئەوە نەخۆشم کرد خەوەکەمان فرێژ نابێت سەرێشەکەشمان کۆنتترۆل نابێت بەڵام ئەتوانێت خۆی پیشانی دکتۆرێک بە هەموو عیلاجانی ئێمە هەمانە بۆ شەقیقە و بۆ زۆری لە سەرێشەکان خەوەکەشی خەلەکە بۆیە بە تەسەوڕ ومە ئیشەکەی و زۆر ئاسانە هەر ئەوە هیوایتە نرسێکی باشە بۆ خوازین ئینشەڵا هەر بۆ ئاسانە بێت دەچینە لای ڕووناکخان لە سلێمانیەوە ڕووناکخانی ئێوارەت باش باشکانی من زۆر سپاس وڵی عجبە بە پرسیارێکم لە دکتۆر ڕزگار هەیە دەستی ڕاستم زۆر ئاسە لە ئەنیشکە بەرەو خوارد و قاتی ڕاستیشم ئەژنۆم زۆر ئەنیشەکە ئەمشتێتەوە یعنی کە دانیشم ناتوانم بە نوێژەکانم بەین بکەم بە زبانەوە بەس لای ڕاستە باز لای ڕاستمە وەڵێ چیتری لەگەڵا سڕبوونێک ئازارێکی زۆری لەگەڵ ئازارەکە هەموو کاتێکە والله ئەکسرت کە تۆزێکی لاز بم ئەمڕۆ بۆ ینی شەوکە کە ئیسراحەتەکەم زۆر زۆرێش
ئەنی کە هیلاگە بیت و بەسەر یا ساعتێکی زۆریەشێ هەموو دەستەیە و کولایەکی دەستەیە ڕاستم لە ئەنیشکم بەرەو پەنجەکانم پەنجەکان هەموو پەنجەکانتە هەر پێنج پەنجەکەم ئاوسە لەگەڵ سەردەستمە ئەی قاچیشێ باماشێ ئاوسانی هەر لەگەڵایە ئاسانی نێرە خێر خاص ئاسانی نێ بەس ئازارەکەم لە ئەژنەوەیە ئازارەکە و لە ئەژنۆتە زۆر باش سپاس ڕۆنەخان بۆ پەیوەندیەکە چاوەڕێی وەڵام مادوشتم ئەوانە هەموو کردووە عنی هیچ هەمووی نۆرمال دەچوە هیچ کێشەینەوە زۆر باش ئەی وەکو دۆپلەر وەوانە سۆنەر هیچ نەکردو دۆپلەریشم بۆ کردووە هەر ئەڵێ نۆرمال خۆت پیشانی دکتۆری ڕۆماتیزمە نایەوە والله روماتيزمكم برا والله عبرت هو بحسب علاج ضابط بيه كنا جمعت والله بوي محوط عوا زۆر باش سپاس ڕۆنەخان چاوەڕێی وەڵامی دکتۆر ڕزگار با دەچینە لای دایکیشەوە دایکیشەوە ئێوارەت باش ئەم کاتە باش زۆر سپاس زۆر سپاس بۆ تۆ دایکیشەوە زۆر سپاس بەخێراتنی ئەو دوو دکتۆرە بەڕێزاکەم زەحمەت لێ دوو پرسیار خۆم تەمەنم 30 ساڵە بەڵێ خۆم ئەجنۆم ژانەکە کاتێک ئەجەم کێتەژان زۆر لەگەڵی لەتاقەتەوەم لەتاقەتەکەیشم ئەوەیە کرد لێبی عەسابم بەردێتەوە دووەمیش دایکم شەکرەی هەیە زەختی هەیە دایمەن قاچی ڕاستی ئەتەنزێ زۆر ئەتەنزێ قاچی عمری چەنە دایکت ئەوەی خۆت پرسیارەکەی خۆت چی بوو؟ پرسیارەکەی خۆم ئەجنۆم ژانەکە هەموو گیانم پێوە ژانەکە کاتێکیش کە ژانەکە زۆر پێوە بێتاقەتم بێهێزم عەسابم پێ بەرزەوێتر زۆر بێتاقەتمەکە بەڵێ ئەی دایکت چی بوو کێشەی؟ دایکشم عینەن نەخۆشی شەکرەی هەیە زەختی هەیە ئەمە ماوەیەکی زۆرە قاچی ئەتەنزێ و بە زۆریش تر کاتێک لە کاتی ڕێکردنە قەتێکەوێ ناتوانێت خاتە قاچی ئەتەنزێ هەردوو قاچێتی؟ یەک قاچێتی یەک قاچێتی ماوەی چەندێکە وایە؟ والله تقريبا بۆ دوو مەوسمە وایە بەڵام شەکرەی هەیە زەختی هەیە نەخۆشی بێشخایەن هەیە بەڵام ماوەیەک ئاوا قاچی ئەتەنزێ ئازارەکە لە کوێی قاچایەتی؟ هەر بڵێن لە چۆکیەوە خوارەوە قەت نایەتە سەر و تر سەر و چۆکیەوە؟ نا زۆر باش سپاس بۆ پەیوەندیەکەت دایکیشەوە دەچینە لای دایکی مبین دایکی ئەم کاتەی تۆش باش زۆر سپاس زەحمەت لێ پرسیارێکمەیە فەرمووی وەڵی من ژانە سرم لەگەڵە ئەو ڤۆڵتارینە ئەوەی تۆزەکە ئاگرمەوە خراپ نییەوە زۆری بەکارێن زۆر باش هەر ئەو لەگەڵ پرسیارێک ماوەیە کە نازاڵی دڵم توندا ئەوە گەرماک بە لەشمەدا پەیوەندی بە دڵەوە هەیە تەمەنی چەند ساڵە؟ تەمەنت چەندە خاتون گیان؟ 30 ساڵ 30 ساڵ هیچ نەخۆشەیەکی بەس سەرم مێش ئاژارە سەریشم لەگەڵە بەس ماوەیەکە زمێکە نەمگرتووە بەس ئەڵی دڵم تون دەبێ ئیتر نازانم پەیوەندی هەیە بە دڵەوە زۆر باشە دایکی مبین چاوەڕێی وەڵام بە خورشیدەخانمان لەگەڵە دوا بۆ کتەوە پەیوەندی ئەم ئێوارەمان خورشیدەخان ئێوارەت باش ئێوارەی تۆش باش زۆر سپاس فەرمووچی پرسیارێکت هەیە وەڵی پرسیارێکم لە دکتۆر ڕزگارەیە فەرمون وەڵی من دەستوکلم ئاوسێت ئەندا گیانم هەستەکەم گیانم ئەلەرزێت ئێوارەی تۆش باش دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم خۆشی دەخان گەر تەلەڤیزۆنەکەت کەسکە لە تەلەفۆنەکە تۆی گوێت لە ئێمە بێ دەستخۆشی بەرنامەکە لە یەکەم کچی من سپاس زۆر سپاس بە خێراتی میوانەکانت دەکەم سپاس بۆ تۆش وەڵای لە سلێمانی و پەیوەندەکەم کچی من زۆر سپاس ئینا ئەژنۆکانم ێشێ قاتم ئەلەرزێت بەڵێ خۆم غودەم هەیە نەخۆشی درێژخایانم هەیە غودەکەت زۆر ئیشەکەیە کەم ئیشەکە گیان غودەکەت زۆر ئیشەکەیە کەم ئیشەکە سستە وەڵا زۆر سستە بەڵێ ئەندا گیانم ئەلەرزێندا حەبی خەی بۆ نسیم دکتۆر دیار نەجم بەڵێ کە ئەی خۆم تر دوو شەو ڕۆژۆشم بە خۆمە نامێنێت حەبەکەت ناوی چییە نازانی؟ غودەکەم سستە وەڵا حەبەکەت ناوی چییە؟ کاماوەی غودەکە؟ نە حەبی خەوەکەت ئەدەی تۆ بێنە حەبی خەوەکە وەڵی نازانم ناوی زەربەکەی پێڵسەیەکە وەڵا زەردێکە کە ئەی خۆم دوو شەو ڕۆژۆشم بە خۆمەوە نییەندا گیانم زیاد لە حەد ئەلەرزیان وەک لەرزینی وانە هەستەکەم دەمارەکانم ئەلەرزێت ئەندا دەست و پلم سڕ ئەبێت سەر لەرزینەکە و کاڵەسیە سەر پێ هەتە؟
هەر بە پێوە بە دانیشتمان و هەمە ئەوە نە ئەی دەستێ لەرزێ لەگەڵی دەستم ئەلەرزێ و دەستەندەکانم ئازاری هەیە. جوڵە خاو بۆ تۆ لەگەڵ یا گیان جوڵەت خاو بۆ تۆ لەگەڵ یا جوڵم ناوەڵا جوڵم هەیە بەس کە دانیشتمی تر توانێ هەڵسانم نییە. نە ئەزانی مەقسەن چێ جوڵە خاوبوونەوە یعنی ئەو سورعەتەی جارانێ ماوە لە ئیشکردنا هەڵسانە زۆر ناوەڵا ئەوەم نەماوەی تەحەتەکە پێتەڵێن ئەوە نایخواد دەستی بکات ئەوەی حەقەکە ناوچێت حەقەکە چی مۆتەرە دکتۆر جان؟ کیمۆتەر زۆر باش. خوشی دەخان سوپاس بۆ پەیوەندیەکەت چاوەڕێ وەڵام بە لەبەر ئەوەی کە کاتمان کەم بوو کاتمان کەم ماوە جابێت زۆر بە سەریعی وەڵامی پرسیارەکانیان بینەوە دکتۆر کاباڵەتە دەست پێ بکەین جێتە نازانم ئەم ژینگەی ئێمە وای کردووەم سەرێشانە زۆر بێ ئەمڕۆ پەیوەندیەکانمان زیاتر لەسەر سەرێشە بوو فەرموو. خۆی بۆ دایکی مبین تەلەفۆنی کرد خۆی تەمەنی 30 ساڵە و تەمەنی کەمە عادەتەن ئەمانە نەخۆشی درێژخانە وەکو زەختە و شکرە و ئەوانیان نییە بۆ زۆربەی کاتەم دڵتون نییە پەیوەندی زۆر بە نەخۆشی دڵەوە نییە ئەنی لەوانەیە پێ لە پەیوەندی بە قەلەقیەوە بێ بە ماندووبوونەوە بێ بە کەرەنتینەوە بێ بە سترێسی کۆرۆناوە بێ ئەنی ئەمانە هەموو دەوری هەیە بەڵام زیاتر هەست ناکەم مشکلێکی دڵی گەورەی هەبێت ئەگەر هەر بێ تااقەتیش بوو کە ئینشاڵڵا لە ماوەیەکی نزیکە هەموو شتێ دەکرێتەوە دەتوانێت سەردانی ئیشارەکانی نەخۆشخانەکان بکە لێ تەخفیفێکی دڵکە ئەگەر دکتۆرەکە زانی لەوانە زۆر جار پێویستی بەیکەوەکی دڵیش بێ بۆی تاڵ تەکید بێتەوە هەم خۆشی مرتاح بێ هەم دڵنیاز بکەیت. هیوای تەندروستێکی باشە بۆ خوازیم بۆ هیوایی کە هیچ نەبێت و باشبی هەر پەیوەندی بۆ قەلەقی و سترێسی و هەموو پێویستیش بەترس ناکە. دکتۆر ڕزگار زۆر بە کورتی ئەگەر وەڵاممان بێتە چونکە پرسیارەکان زیاتر لێ وەکو یەکن یعنی هەستەکان چوار بەڕێزبوونێکیان وتی دەستم ئاوسێ دەستی ڕاستم ئاوسێ لەگەڵ قاچی ڕاستمە وەموو تەختی و شتێکشم کردووە هەمووی ئەتیادی بۆ نۆرمال بووە ئەمە زیاتر لەگەڵ نەخۆشی ڕۆماتیزمی سەردانی دیتۆرێکی ڕۆماتیزم بکە ڕەنگەوە زۆر باشتر بێ و بۆ بەڕێزێکتر دوای ئەو پەیوەندی کردبوو کە بەحساب هەردوو ئەژنۆیەشێ ئەویش هەر لە پسپۆرەکەی ئێمەوە تا حەدە دوورە ئەوە بێ دکتۆرێکی ڕۆماتیزم یا دکتۆرێکی ئێسکوشکاوی بیبینێ و سەبارەت بەدایکیشی هەر بە هەمان شێوە چووکە عمری زۆرە و زەخت و شەکرەشی هەیە قاچشی لەگەڵ یاسڕە بێ ڕەنگە پێویستی بە تەختی تێ بێم ئەوە ناتوانرێت تهدید کرێمە کێشەکەی چییە گونجێ کێشەکە پشتی بێ گونجێ بیزات دەمارێ بێ لێرەیە و گونجێ هەر وەکو زۆر نەخۆشیەکانی تر ئیلتیهابی دەماریمان هەیە گونجێ دەمارێک یا چەند دەمارێک لێ کاتە ڕووبە وەنی حاڵەت هەیە لەسەر و 75 ساڵەوە لە هەر سێ نەخۆشێکە چوار نەخۆشێکە دانێک هەیەە ئەویش نوعینە نوع ئارازانیان هەیە کە قاچ و دەستیان سڕەبێ بۆی ئاواهی ناتوانێت دیاری بکرێبێ ببینێ نەخۆشەکە. پرسیاری سێمیان کە زۆر خەڵک پرسیارەکە تۆزەکە دەرمانی تۆزەکە خەڵک بۆ سەرێشە بەکارێنێ ئێمە و دەرمانە وەکو دکتۆری نووسین بۆ زۆرێک لە نەخۆشەکان بەڵام ئەوەی هەیە ئەبێ هەموو نەخۆشێک پێش بەکارێنانی ئەمە کۆمەڵ پرسیار هەم لێ بکرێەوەم لە خۆشی بکە ئەگە خۆی بۆ خۆی نووسی و خۆی نابێت لە خۆی بەکاری بێنێ نابێت لە خۆی بەکاری بێنێ بەڵام ئەگەر بەکاریشیە نابار هۆکارێکە بێن پرسیارن لە خۆی بکە بزانێک هیچ کێشەیەکی گورچی نییە کەسەکە نەخۆشی زەختی نییە و کۆنتترۆل نەبێ یەکێ نەخۆشی زەختی هەبێ بەڵام عیلاجی بۆ خۆی هیچ کێشەمانێت توانێوەش وەرگێ چونکە مەم ئاو لە شاگلاتەوە گونجێت زەخت بەرزکاتەوە کێشێ بۆ کەسەکە دروستکە ئەبێ زۆر دڵنیا بێتە لەوەی قورحەی مەعیدەی نییە و بازێ جاریش ئەم دەرمانە تەفاعولەکە لەگەڵ هێن دەرمانی ترە ئەمە وەکو مزاعفات و وەکو پریکۆشن کە خۆمان پێڵێ بەڵام وەکو ئەوەی کە چەندێک من لە مانگەکە بەکاری بێنم هەتا بکرێت کەمتر بەکاری بێنی چونکە تو ئەگەر بۆ سەرێشە بەکاری بێنی لە مانگێکە ئەم جەماعەتی کە دەرمانانەکە ڤۆڵفاستێکێکە لەوان پیانەوترێن نسەیت ئەگەر لە مانگێکە ئێمە هەش بۆ دەنک بخۆین سەرێشەکەمانە گۆڕێ بۆ مێدیکیشن ئۆڤەریوز هێدێک بۆیە کاتە سینارەکە گۆڕێ بێ دەرمانی لێ بگرینەوە بۆی کە و کاریگەری و دەرمانان لەشیانەمێنێت پرسیارەکانی و پرسیاری چوارەمیشان
ئەو خاتوونە بوتی نەخۆشی غودەم هەیە لەگەڵیشیا خەوم مەزبوط نییە هەموو ئارازەکانی زیاتر لەگەڵ ئەوە ڕاغودەکەی باش کۆنتترۆڵ نەبوو بێ تێگەی لەگەڵ لەبەروی دەستوپری ئاوسێ هەرچەنەمە پسپۆری منیش نییە بەڵام و کۆی کە نەخۆشانەی بینیمانە کاتێککە عیلاجی غودە ژوەرەگری تقریبان 6 مانگێکی پێویستە تاوەکو ئاڵسانی دەستوقات بەرەو باشی بچێت زۆر بێن نەخۆشانە کە بەیانیان هەڵەستن دەستوقات و دەموچیان ئاوسێ بازە جار ئاوسانەکە گاتە حدێک کە ئازاری دەماریشی لەگەڵایە بۆیە ئەگەر سەردانی دکتۆرەکەی بکاتەوە تاوەکو دەستکاری عیلاجی غودەکەی بۆ بکات ڕەنگە زۆر باشتر بوو بێ پێویستەکە پزیشک بەڵێ بوو ئەوەشی کە زۆر خەوی لەکەوێ ئەو دەرمانە توانێت نیو حەبی لێ بخوا یەک حەبی تەواوی لێ نەخوا تاقی کاتۆ بزانێت چۆن ئەگە هەروە بوو ڕەنگە لە ماوەی 3 هەفتەیەکە لەگەڵی ڕابێ و بەو شێوە زۆرە خەوی لێ نەکەوێ هەڵبەتە جگەری مەزبوط بێت زۆر لەم دەرمانانەکە جگەر مەزبوط نەبێ عمریان لە جسمە درێژە بێتەوە کە درێژە بێتەوە کەسەکە زیاتر خەواڵ بۆ بێت. زۆر سپاس بۆ دکتۆر ڕزگار حامد سپاس بۆ وەڵامدانەوەی هەموو پرسیارەکانت و سپاس بۆ دکتۆر کاوەس و سپاس بۆ ئامادەبوونت بۆ وەڵامیانەوەتان وەکوتم دیارە ڕەنگە پەیوەندی بە ژینگەکەەوە هەبێت نەمانتوانی وەڵامی ئەوە ژۆر بگرینەوە خۆم پرسیاری لەکەم بزانم هەموو هۆکاری سەرەشەی زۆریە بۆچی ئەگەڕێتەوە کە زۆرترین پەیوەندیەکان ئەوە بوو بەرحاڵ زۆر سپاس بۆ ئامادەبوونتان سپاس بۆ یکەم ئێوارە ماندوو بوون و ئێوەی ئازیز و خۆشەویستیش هەر پرسیارێکی دیکەتان هەیە دەتوان لە ڕێگەی ژمارەکانی خۆیان کە بەڕێزیان ڕۆژانە ژمارەکانیان لەسەر شاشەی گەلی کوردستان ئەڕوات پەیوەندیان پێوە بکەن بۆ یەک ئەچ پرسیارێک هەبێت لێیان بکەن یاخود ڕوونتر حاڵەتەکانیان بۆ باس بکەن هەتاکوی ئەوارێکی دیکە و لە پرۆگرامێکی دیکەی باپابند بین دەبین و میوانی ماڵەکانتان ئاسوودە بن و تەندروست باش بن.